ئایا دەزانی بە پێڕۆیشتن دەرونی مرۆڤ ئارام دەکاتەوە؟ لەگەڵم بن با پێتان بڵێ. بە پێڕۆیشتن بە یەکێک لە وەرزشە جەستەیەکان هەژمار دەکرێت، سوودێکی زۆری تەندروستی بە عەقڵ و جەستەی مرۆڤ دەگەێنێت. پێشینەوەکان دەریان خستووە ڕۆژانە 30 خولەک بە پێڕۆیشتن دەبێتە هۆی دەردانی هۆرمۆنی دڵخۆشی، دەروون ئارام دەبێتەوە و ئاستی نیگەرانی لای مرۆڤەکان کەم دەکاتەوە. هەروەها بەرگری جەستە بەهێز دەکات، دەتپارێزێ لە تووشبوون بە نەخۆشەکانی ئەنفلەوەنزا و سەرمابوون، هاوکات ماسوولکەکان دەجوڵێن و خۆراک بەواشی دەگاتە مێشک. بە پێڕۆیشتن چاوریە هەڵگیراوەکانی ناوچەی سک دەسووتێنێت و ئەگەری تووشبوون بە نەخۆشیەکانی دڵ و دەمارەکان کەمتر دەکاتەوە. ڕۆژانە 30 خولەک ڕێکردن سۆری خوێن چالاک دەکات و پارێزگاری لە هاوسەنگی لەش دەکات. هەروەها دەبێتە هۆی بەهێزبوونی لەش دژی نەخۆشی شێرپەنجە بە تایبەت شێرپەنجەی مەمک. گەر جەستە و دەروونێکی تەندروستان دەوێت ڕۆژانە 30 خولەک بە پێڕۆیشتن بکەنە ڕۆتینی ژیانتان.